سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش خۆشحاڵین لە بەرنمەیەکی نوێی لەگەڵتان شادەبینەوە. مەسلەی گۆڕینی نووری مالیکی یاخود لێسەندنەوەی متمانە لە نووری مالیکی و کاردانەوەی لەسەر پرۆسی سیاسی لە عێراق، هەروەها هەڵوێستی نوێنەرانی کورد لە بەغدا تا چەند لە یەکتر نزیکن، هەروە کاریگەری وڵاتانی ئەقلیمی لەسەر گۆڕینی نووری مالیکی و پرۆسی سیاسی لە عێراق بابەتی ئەم بەرنمەیەمان دەبێت. بۆ ئەمە بەستەش میوانداری هەر یەک لا بەڕێزان محەممەد کەیانی پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق، فەرهاد ئەتروشی پەرلەمانتاری هاوپەیمانی کوردستانی لە پەرلەمانی عێراق، ئوسامە جەمیل پەرلەمانتاری فراکسیۆنی یەکگرتوو لە پەرلەمانی عێراق، هیوا مەحموود عوسمان نووسەر و ڕۆژنامەنووس. زۆر بە خێراتنتان دەکەم. کاک محەممەد ئەگەر لەگەڵ جەنابەت دەست پێ بکەین، مەسەلەی گۆڕینی نووری مالیکی یاخود لێسەندنەوەی متمانە لە نووری مالیکی لەم کاتەدا تا چەند کاریگەری پۆزیتیڤ یاخود نێگەتیڤی لەسەر پرۆسی سیاسی دەبێت لە عێراقدا؟ بەڕاستی مەسلەی لێساندنەوەی متمانە لە نووری مالیکی مەسلەیەکە علاقەی بە پەرلەمانەوە هەیە و بە شێوازی حکومەوە هەیە. ڕاستێ من دەبێەوە بزانین کە شێوەیەکی تاکڕەوی هەیە لە عێراق پەیڕەوکرایە و زۆر مەسلەی ئەمنی مەسەلە ئەمنیەکان هەمووی لە دەستی مالیکیایە، ئەوە شتێکی خەتەرە بەنسبەت عێراقەوە. بەڵام لە هەمان کاتیشە ئێمە دەبێت بزانین پرۆسەیەکی تەواوکار هەبێت بۆ لێسانەوەی متمانە. ئەگەر لێسانەوەی متمانە ببێتە حەقیقەت، لەبەرەوەی ئێمە دەبێت بزانین ئەجەندا چه ئەجەندایەک هەیە، ئەو ئەجەندایە دوای چێ دێتە جێ مالیکی، ئەو ئەجەندای بەنسبەت ئێمەوە چێ بێت. ئەگەر ئێمە ئەو لە تاریکییا بین، ئەگەم تەنها لێسانەوەی متمانە بێن، احتیمالە تەشکیلکردنی حکومەت ماوەیەکی دوور و درێژە خایێنێ. من مەسەلەکە لێرە نییە ئایا متمانەی لێ ئەسەندرێتەوە لێیان لێ ناسەندرێتەوە، بەڵام مەسەلەکە لێرەیە قەناعەتی من بۆ متمانەی لێ ئەسەندرێتەوە و ئەو کەسەی کە دێت ئایا لە مالیکی باشترە و ئەجەندای چییە و ئێمەش ئەجەندای کورد چییە بۆ ئەوەی و زەمانەتیش چییە بۆ جێبەجێکردنی ئەجەندای کورد. ئەوانە بە قەناعەتی من دەبێت شرۆڤە بکرێت پێش ئەوەی هەنگاوێک بنێ بە هاویشتێت بەو شێوەیە. کاک فەرهاد بزانم، کاک فەرهاد، ئێوە ئەم مەسەلانەی کە کاک محەممەد کیانی باسیە کات، ینی شرۆڤەتان کردووە بە هەموو بۆچوونەکان یاخود هەموو ئەو خەیاراتانی کێتە ڕێگەتان دوای لێسەندنەوەی متمانە لە نووری مالیکی هەمووتان پێناوتە بەرچاوی خۆتان. ئایا دراستان بۆ کردووە یاخود هەروە لەبەرەوەی کە کێشەکان گەشتۆتە بڕ و ئێوە داوای لێسەندنەوەی متمانەکەن؟ سروەخان ڕێز و سڵاو بۆ برادران، بۆ بینەری ئێنارتیش. حقیقت من بەم شێوە تەماشای ئەم بابەتە ئەکەم. ئێمە بەرامبەری دوو خیارین. خیارێکمان هەیە کە ئەم بەڕێزە نووری مالیکی سەرۆک وەزیرانی عێراق، سەرۆکی ئەنجومەنی وەزیران بمێنتەوە. ئەمەش ئەو شتانەی کە دکتۆر باسی کرد، دکتۆر محەممەد کیانی، کە تاکڕەوی بە تایبەتی لە دام و دەستگای ئەمنی و لە بڕیاری ئەمنی. ئێمەش دەزانین هەر وڵاتێک لە دەست بێتن بڕیاری ئەمنی و بڕیاری دارایی پارە، ئەتوانی ئەم هەردوو شتە بیکە ینی کارتی سیاسی گەورە لە گۆڕەپانی سیاسی بەکاربێنی. ڕاستە من لەگەڵ دکتۆرم لەوەی ئێمە دەبی پلانێکمان هەبێت، نەخشەیەکمان هەبێت بۆ پاشی گۆڕینی بەڕێز مالیکی. من ئێستا بەرامبەری دووشتن، ئەمە بمێنێت و تاکڕەوی بچەسبێت و کابرا بەقووەتر لێ بێتن و کۆنتترۆلی ئەم وڵاتە بکەتن بە هەموو شێوەیەک، یانیش ئەم کابرا لا بدرێت و انتیزاری ئەوە بکەم حتا تەوافقێک بکرێتن. بە تەسەوری من خیاری دووەم زۆر باشترە، چونکە حقت با شتێک بڵێم مالیکی دەیەوێت شتێک بکەتن کە زۆر خەتەرە بوومە وەکو کورد. دەستوری عێراق لەسەر دوو پرەنسیپ نووسرا، ئەوەی من تێدەگەم. حقت یەک دیموکراسیەت دەبێتن ئەم وڵاتە وڵاتێکی دیموکراسی بێتن بە معنای کەلیمە، نە بە شعارات و شتیوە. دیموکراسیەتیش نە هەموو دیموکراسیەت، چکە ئێمە دەزانین عێراق وڵاتێکی فرەنەتەوەیە، فرەمەزهەبە، خەڵکێکی زۆری تێدایە. ئەگەر باسی دیموکراسیەتی ژمارە بکەی زۆرینە و کەمینە، ئەمە لە عێراق ناگونجێتن. حقت هەموو جارێک کورد کەمینەیە و بڕیار ئەدرێتن و ئەو شتانەی بەدەستمان هێناوە لە 91ەوە حتا ئێستا هەمووی ئەڕواتن.
لەبەر ئەوەی من تێدەگەم دەستوری عێراق باسی دیموکراسیەتی تەوافقی ئەکات بە ڕەنگێکی ینی غێر مباشر ئەوە ڕوحی دەستوری عێراقی. ئەوەی دووەم فدرالیزمە. بەڕێز مالکی دەیەوێتم پرینسیپی دیموکراسیەی تەوافقی لێدەت، یعنی ئەم پرینسیپە نەیهێنش. من خۆم حقیقت نمونەیەکی زۆر بەسیط و بە کورتی باسەکەم. پێشی 7 مانگ بە ئیشێکی تایبەت چوومە لای بەڕێز عەلی لەدیب کە کەسی دووەمە لە حزبی داوە. ئیشەکەم تاخیر بۆ حتا ئەوراق وشتی هات 1 سەعات دانیشتم لەکنی. دەیگوت کاکە ئێوە وەکو کورد ناتانەوێت شیعە متحەکم بێت لە عێراق، شیعە حکم لە عێراق بێت، ئێمە زورینین دەبێ ئێمە حکومڕانی بکەین. ئێوە تام پێ قبول نییە. لەبەر ئەوە مالکی لە مێشکیدا کە شیعە زورینان 55% لە خەلکی عێراق شیعان دەبی حکومڕانی بکەن، چونکە دیموکراسیەت باسی ئەغلبێت. لەبەرەوە من ئەڵێم ئەم کابرایە ئەم شتانە هەمووی ئەکەت تاکڕەوی موسسەی ئەمنی بۆ ئەوەی لێدانی ئەم پرینسیپە حکومڕانی ئەم وڵاتە بکرد لە زاخ هەتافە و ئەوەش حقە شتێکی مەترسی. کاگوسامە ئێوە لە هەرێمی کوردستان لەگەڵ گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ئۆپۆزیسیۆنێکتان دروست کردووە، بەڵام لە بەغدا لەگەڵ هاوپەیمانی کوردستانی ئێوە ئیمزاکردنی ئێوە لەسەر لێسەنەوەی متمانە لە مالکی لەسەر چ بنەمایەک بوو؟ یعنی ئێوە ئاگاداری ئەو ئەجندایان کە کاک محەممەد باسی لێوە کا بەشدار پێکراون لەوەی خیاراتی دوای لێسەنەوەی متمانە چی دەبێت؟ ئیمزاکردنەکە لەسەر بنەمای قەناعەت بوونەوەی کەوا نووری مالیکی بەرەو تاکڕەوی بەرەو دیکتاتۆریەت هەنگاو دەنێ. ئەو تاگڕەوی و دیکتاتۆریەتە نەک بە زەرری کورد بەڵکو بە زەرری هەموو عێراقیەکان تاوە دەبێ. ئەوە واقعێکە و هەمومان نستی پێ دەکەین. دکتۆر محەممەدیش هەر لە سەرتاوتی وتی دەستی بەسەر هەموو دام و دەستگا ئەمنی و عسکەریەکان داگرتووە و ئەو پیاوە دەیەوێ حکمی عێراق بە تاگڕاوانە بکە. ئەوە خاڵیەکەم. دووەم مەسەلەی ئایا پرسمان پێکراوە یان نەکراوە ئەجندا، یعنی ئێمە لە بەغدا چەندین دانیشتن کراوە هەمیشە بەشدار بووین. بەڕاستی من ئەوە وەکو تاریخ و وەکو واقعێک دێڵێم لە چەندین دانیشتن کرای ئێمە چون تەنانەت برادرانی گۆڕانیش لەوێ بوون کا دکتۆر محەممەد خۆی لە یەکێک لە دانیشتەکان مەسەلەن قسەی کرد مداخلەی هەبوو ئەوەی هەبوو، بەڵام ڕەنگە دکتۆر مەبەستی ئەوە بێ یعنی ئەو دانیشتە تایبەتیانەی کە دەکرێن لە نێوان حزبی داوە یا هاوپەیمانی کوردستانی ئەوان بانگ ناکرێت، یا مەسەلەن لە هەندێک دانیشتن لەوانەیە ئێمە بانگ نەکرێت. ئەوە ڕەنگە بڵێ ئیتفاقی دوو تەرەفە، ینی ئیتفاقی دوو تەرەفی لە بینی پارتی و دەوڵەتی یاسا لە یا لە بینی یەکێتی و عێراقیە بانگم نەکە حالەتی تەبیعیە. ڕەنگە منیش سبەینی وەکو یەگرتو ئیتفاقی تایبەتمە بێ گۆڕانیش ئیتفاقی تایبەتی هەبێ مەسەلەن وەنیە، بەڵام کە باز لە کووردە بەڵێ من لەگەڵ دکتۆر محەممەدم ئەسڵ وایە هەمومان بانگ بکرێت، هەمومان بانگ بکرێن، هەمومان ئاگادار بین. ئێمە بەشێک لەو دانیشتانە بەڕاستی بانگکراوین و ئاگادارین و بەڵام ئەسلی مەسەلەکە چییە؟ ئەسلی مەسەلەکە بینەوە سەری ئێمە باز لەوە بکەین کەوا فعلن ئەو پیاوە دیکتاتۆرە دەیەوێ عێراق بەرەو تاکڕەوی ببە. تا ئێستا من ئەو یعنی من ئەوە دەڵێم تا ئێستا نووری مالیکی چی بۆ کورد کردووە تا من ئیمزانەکەم، من باسی خۆم دەکەم چی بۆ کورد کردووە شتێکی باشم بێن نەبەرچاوی نووری مالیکی بۆ کورد کرد بێتی تا بڵێم وەڵی ئەو شتەی باشە ئیمزای نەکردووە. لەو ڕۆژگارەی کەوا بۆ نمونە هاوپەیمانی کوردستانی ئامادە نەبوون هیچ وەزارەتێک بدەن بە گۆڕانوانیە لە بەغدا کەچی نووری مالیکی ئامادە نەبوو لە دژی هاوپەیمانی شتێک بدا بە گۆڕانیش، یعنی لەوەش نەهاتوۆتە پێش لە بۆ کورد تا بڵێم مەسەلەن هیچی نەکردووە. لەبەر ئەوە من ئەو قەناعەتی خۆمە شخصی من ئیمزا دەکەم. ڕاستی ئێمە نایخەمە قالبی حیزبی و مەسەلا ئەوە نییە. ئێمە وەکو گۆڕان ئێمە وەکو کورد بەشێک لە کورد دەبای ئاگاداری ئەوە جەندە بین، ئاگاداری ئەو کۆبوونەوانە بین، ئێمە بەشێک بین لەو کێشەیە کە یان ئەو مفاوەزات و ئەو گفتوگویانەی کە هەیە لە بینی کتلەکانە بۆ گەڵالەکردنی ئەجەندای ئیمڕۆکە، بەڵام ئێمە وەکو تەرەفێکی کوردی بەشدار پێ نەکراینە. ئێمە ئاگدارنینە مەسەلەکە لەوەیە، مەسەلەکە لەوە نیە ئێمە وەکو گۆڕانە وەزارەتێک ماوەگریا یان نە ئەوە یەک بەسەرەی دیکەش بەڕاستی دەبێ بروژێن. ئێمە لە لەحزەی حاسیمە مووقفمانە بێ و مووقفی ئێمە لەسەر ئەساسی ئەوە بێت بەرژەوەندی گەلی کورد بەڕاستی ئەوە دیموقراتیت لە باش کاکی وە ئایا ضرورە یعنی لەم مەسەلە سیاسیانەدا کە لە عێراق ڕوودەدا کورد یەکدەنگ بێ یاخود ماڵی کورد هەمیشە یەکدەنگ بووە ینی لە هەموو کێشە سیاسەکاندا؟ بەڵێ بەڕاستی دوو ڕێی هەیە لەسەر ئەوە. بەعزی کێشە هەیە ڕەنگە پێویست نەکات کورد هەموو یاخود زۆر زەڕوو نەبێ یەک ڕێزی ئەوەی کە باسی یەکرێت ئێستا یەک ڕێزی کورد بپارێزرێ. بەڵام ئەگەر بێتە سەر کێشە سەرەکیەکان وەکو کەرکووک وەکو پێشمەرگە وەکو نەوت ئەو شتانە بەڵێ ڕاستە ئەبێ ماڵی کوردی یاخود کورد بە یەک دەنگ تا بتوانێت قسە بکە.
بەڵام ئەمە بەڕاستی لە ئەساسەوە ئەگەڕێتەوە بۆ پرسیاری کە کورد لە عێراقی نوێ چی ئەوێت ئێمە لە 2023 سەیری کوردەکەین لە عێراقی نوێ نازانین ئایا بەشێکی فعالە لە بەغا شەریکێکی حەقیقیە لە بەغا یان نوێنەری هەرێمی کوردستانە لە بەغا ئێمە ئێستا کە باس لە مالکی ئەەکەین و ئەدای خراپی و کە طبعا ئەکیید بە شەو ڕۆژێ وای لێ نەهاتۆ مالکی 6 ساڵی پێچووە لەو 6 ساڵە دائیمە وەزیری کوردی لەگەڵ بووە خەڵکی کوردی ئەندامانی کورد لە کابینەکەی هەبووە خەڵکی کورد لە دام و دەستگاکانی تری دەوڵەتی عێراقی بوون ئایا ئەوانە کە هەستیان پێکردووە بۆ زووتر کاردانەوەیان نەبووە بۆ تاکو بۆ کێشت وازیان لێ وازیان لە قەزەکان هێناوە تاگەیشتۆتە ئەم مەرحەلەی ئەمڕۆ نەتوانراوە تاکو ئێستا بەوەی کە ملاحەزەم کرد بێت میکانیزمێکی ئەو تۆ دروست نەکراوە لە بەغا بۆ هەستکردن بە کێشەکان لە کاتی ڕوودانیان یاخود پێشەوەی تەتەور بکە بۆ قەزیەکی وەکو ئەمڕۆکە ئەبینین حەڤە قاید فرقەیە مالکی بەتەنها وەزیری داخلیە وەزیری دیفاع وەزیری دەولێ بۆ شوونی ئەمنی قەومی مستخباراتی بەدەستە استخباراتی عسکە هەموو شتێکی بەدەستە بە شەو ڕۆژێ هەڵنەساوە مالکی بڵێ من ئەوم کوردە پێشتر کورد لەوە ناچێ حتا لە حیسیاتی ڕۆژانەی ئیشیش یەکدەنگ بوو بێت لەسەر ئەم کێشانەی ئەم هەڵسوکەوتەی مالکی بۆیە بەڕای من گەیشتونێتە ئەم مەرحەلەیە چەند جارێکیش بینیومانە بۆ نمونە ڤیتۆی هاوپەیمانی کوردستانی لەسەر گۆڕان ئەمە تەمان یەک ڕێزین کورد نەبوو ناکرێ ڕەنگە لایەنی گۆڕان دکتۆر محەممەدیش خۆی نوێنەریانە بەس ئێمە وەکو مراقب لە دەرەوە کە سەیری بکەی ڕەنگە زەحمەت پێمان تەفسیر کرێتەوە لە مەرحەلەیەکە ڤیتۆت هەبێ لەسەر لایەنێکی کوردی لە مەرحەلەیەکی تریش داوای لێ بکەی کە بێتە بەشێک لەو حملەیە کە تۆ ئەیکەیت لە بەرامبەر سەرک وەزیری ئەم کاتە ئەمە لەلایەکی ترەوە بەڕاستی ئەمڕۆ ئەگەر باس لە یەک ڕێزی کورد بکەی کلیلی ئەم ئیشە کلیلی ئیشەکە بەڕاستی ئیشەکە لا ئێستا سەرۆک مامجەلالە ئەو ئەگەر بێت و ئیمزایانە کۆ بکرێتەوە ئەو بڕیار بدات کە سەحبی سیقە بدە داوای سەحبی سیقە لە پەرلەمان بکە ئەوە طبعاً سەحبی سیقە ئەکرێت ئەگەر نەکرێت طبعاً ئەویش وەکو ئەو ئیمزایانە معنایەکی فقط سیاسیانە بەهێزێکی دەستوریان نامێنێ بۆیە بەڕاستی نازانێت دوو ڕێی هەیە لەلایەکەوە ئەڵێ بەڵێ بێ کورد یەک بێ لە هەموو شتێ بەڵام لە هەمان کاتە ئەگەر سەیری بکەی شیعە یەک نییە شیعە بوونەتە تقریبا دووبەرە سنەش تا ڕادەیە دووبەرم بۆی احتیمال لە کوردیش ئەکرێ وەکو تەوزی ئەدوارێکیش بێت یاخود هەریەکە لە لایەنێک بێت و بەو شێوێ تامل بەڵێ باسی مەسلەیەکی گرنگی کاک فەرهاد بێمەوە لای جەنابەت تا ئێستا یەکێتی نیشتیمانی ئیمزاکانیان نەناردۆتە ینی بۆ ئەوەی کە بەکار بێت ئیمزاکانیان دژی مالکی هەر دوێنێش وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی باسی لەوە دەکرد کە ئەبێ ئاگداری پڵنگە بریندارەکە بن کە مەبەستی لە مالکی بوو بە پڵنگی بریندار وەسفی کرد کە نابێت زۆر زەختی لێ بکرێت تا دوایی ئەو ئینتیقام بکاتەوە بۆچی ئەم دوو بۆ چوونە جیاوازە لە ناو لە بینی ئێوە و یەکێتیدا هەیە کە ئێوە هاوپەیمانیەکی استراتیجیشتان هەیە ئیتر بۆ داوا لەوانی ترەکەن کە وەکو ئێوە بن کە هاوپەیمانیشتانیە لەگەڵێن ڕاستی گومانم هەیە پڵنگ بێتن ئەمە ئەگە برینداریش نەبێتن حقەت ئەمە مشکلەیە ئەو لاانانەی بەرامبەری مالکی زەعیفن ئەگە خۆی پڵنگ نییە بە تەسەوری من بەس دیارە ئێمە کە یەک هەڵویست نەبێن وەکو کورد و حتا شیعەش لە بینی خۆیان عێراقیە ئەمە لێ کاوتەوە مالکی توانیتی هەموو لایەنێک ینی تەفریقەی لە ناو بڵاو بکاتەوە چ عێراقیە بێت حتا شیعەکانیش و هەوڵی دەدات لە ناو کورد لەبەرەوە حقە من لە تێبینیەکەی کاکیوا دەست پێەکەم یعنی من نازانم ڤیتۆی هاوپەیمانی کوردستانی ڤیتۆی ئێتیلافیش چونکە برادرانی یەکگرت و وەزیرێکیان هەیە کۆمەڵ وەزیرێکیان هەبوو وەلەو ئێستا تەرشیق کرا حکوومەتەکە کاگیاسین پارتی و یەکەتیش چوار لایەنەکەی سەرەکی گۆڕان پاشی مفاوەزات دەرچوو لە ئێتیلاف لەبەر هەر هۆکارێک بێتن ڤیتۆی کاک مەسعود لەسەر ئەوە نەبوو کە وەزارەت بدرێت بە گۆڕان ڤیتۆی کاک مەسعود لەسەر ئەوە بوو لە حسەی هاوپەیمانی کوردستانی لە حسای ئێتیلاف بدرێتە گۆڕان قەت ئەمە حسای ینی مالکی دەیەویست لێرە مشکلە دروستکەن ئەمە هیچ مشکلەمان نەبوو سێ وەزارەت بدەنە گۆڕان حقت بالعکس پەیمان خۆش دەبوو چونکە ژمارەی وەزیرەکانی کورد زیادا بوو لەبەرەوە مناڵێن مەسەلەی کوبوونەوە من لەگە کاک دکتۆر محەممەد نیم حقا چکە من ئاگاداری هەندێک احتیمالە و زیاتر ئاگادارە نابێتن
سەردانی سەرکردەکانی پارتی بە تایبەتی من باسەکەم بوو کاک نەوشێروان زۆر بووە پێشی دوو ڕۆژیش یەک لە سەرکردەکانی پارتی لە لای کاک نەوشێروان بوو قسەیشی لەگەر کردووە چون چوویتە لای برادرانی یەکگرت و لای کۆمەڵش قسەشیان لەگەر کردووە من ئەوە دوو کاگوسامەش باسی کرد سێ کوبوونەوە برادرانی گۆڕان لە هەر سێ کوبوونەوەکان لەگەل سەرروکی هەرێم کوبوونەوەیەک 6 سعات کوبوونەوەیەک 4 سعات کوبوونەوەیەکی تریش کاگوسامە لەوێ بوو دکتۆر بازیت هەر سێجان لەوێ مەبەستم چییە ئیجتیماعاتی تەحزیری لە بەغدا خۆ مشکلە ئێمە نەبوو عددیان تحدید کرد لە تحالفی وەتانی 6 لە عێراقیە 4 لە کورد 2 ئایا معقولە مەسەلەن پارتی وێکەتی حاضر نەبن ڕێز و احترامم بۆ ئەم برادرانە هەیە بەس بڵێن وڵا دەبێ حزب مەسەن گۆڕان و یان یەکگرت و حاضر بن ئێمە زۆر محاولەمان کرد لە ئەتلافی فراکسیۆنە کوردستانیەکە حەلەقەل ینی نوێنەری برادرانی یەکگرت و کۆمەڵ ئەوەی کە لەگەڵمە حاضر بن حەزشمان لێ برادرای گۆڕان ئەوان قبولیان نەکرد گوتیان عەدەدەوە لەبەرەوە من ئەڵێم کێشەکە لەمانە نیە حقات بە تەسەووری من ئەمانە جزئیاتن مهم من وەکو کاکێەوە باسی کرد ئەمانە گرنگن بەس مەوزوعەکە زۆر لەوە گەورەترە مالکی ئەوێت شتێک بکەتن وەکو باسم کرد معادلەك لە عێراق دروست بووە دەبێ ئێمە ئاگادار بین لە 2023 حتا ئێستا معادلەکە بەم شێوەیە مسلسێکە ئەم مسلسە سێ لایانی هەیە کوردە و شیعە و سونەیە مالکی ئەوێت ئەم مسلسە بشکێنیتن بڵێتن ئێستا تەهمیشی سونەی کردووە وانە کێشەکە لەوەیە دکتۆر محەممەد دەڵێت بۆ ئێمە بووینە تەرەف من لەبەرەوە دەڵێم بۆ بووینە تەرەف ئەمڕۆ ئەگەر تەفەڕودی بە سونەی کرد سونەی لابرد سونەی تەهمیش کرد سونەی دابش کرد پارچە پارچە کرد پاشی ساڵێکی تر دەست بە کورد ئەکات کوردیش دابش ئەکات و کوردیش تەهمیش ئەکاتن دەڵێت با بڕۆین بۆ حکوومەتی زۆرینە و دیموکراسیەتی زۆرینە و عادت لەبەرەوە من ئەڵێم ئەمە کافیە ئەم هۆکارە کافیە بۆ ئەوەندەی کە ئێمە هەوڵ بدەین مالکی بیگۆڕین چووکە لە مەسلحەتی هەمومانە من ناڵێم کێشە لە بینی پارتی و گۆڕانیە لە بینی پارتی یەکەتی نیە لە بینی یەکگرت و ئێمە نیە کێشە هەیە زۆرە بەس ئەم کێشانە هەر دەبێتن نابێتەوە ئیمزاکانی برادرانی یەکەتی ئیمزان کردووە ئیمزاش بوو معلومات ئیمزاکان لە سەرۆکاتی هەرێمن وەرەوە یەکەم جارە باس بکەن زۆربەی ئیمزاکانیشم بینی و حتا 106 ئیمزا لە نەوفایلم بینی وەخۆم شخصی کێشە لەوە نییە کێشەیەکی تەکنیکی هەیە فەنی هەیە بۆ چۆنێکی مامجلال لەسەر مەوزوعێک هەیە من نامەوێ باس بکەم حەقی خۆیتی سەر و کۆمارە لایەنێکی سەرەکیە بەس ئەگەر برادران بڵێن وڵات تاکڕەوی هەیە لە بڕیار وڵی من وانابینم جەنابی سەرۆکە لە ئەلام قسەی کرد بۆ هەموو لایەک بوو تەسەوری منیش اتصالی بە هەموو لایەکی کردەوە بە ڕاستەوخۆ و نەڕاستەوخۆ اتصالیان کردووە لەبەرەوە ئەمە دەبێ ئاگاداریان شتە کاک محەممەد ینی ئێسەوە کاک فەرهاد باسەکە کاتێک کێشەکە وازەحە ئەوان بۆچی ئەیانەوە متمانێت لە مالیکی بسەنەوە کاتە ئێوە خۆتان ئەتانەوێ بەس یەکدەنگ نەبن لەگەڵ پارتی ویکێتی و لایەنەکانی تر یاخود ینی ئەگەر ئەو کێشانە بێت کە کاک فەرهاد ئێستا ڕوونی کردەوە کاتە بۆچی ئێوەش ناچن ئەو ئیمزایانە بکەن چەند شتێک بوروژە لێرەیە ڕاستی مەسلەی ئەوەی ئێمە مشارەکەمان لە حکوما کردیان نەکرد ئێمە ئەو عقدەیەمان نییە ڕاستی ئەوە بکەینە مەسلەیەکی گرنگ بۆ ئەوەی یەک ریزی کورتێک بدەین لەسەر ئەو ئەساسە نە ئەوە نییە بۆ بەڵام بۆ ڕاستکردنەوەی شتەکان ئەوە ئیسحقاقی کورد بوو نەک تەنها هی هاوپەیمانی کوردستانی بوو ئێمە 9 ملیۆن دەنگمان هینایە استحقاقی 9 ملیۆن دەنگ دەبا ئێمە وەری بگرین ئەوەشیان برد ئێمە مشکلێکمان نەبوو لەگەر ئەوەیە ڕاستی ئەوەش حقیقەتێکە دەبێت بزانرێت بۆیە دەبای ئێمە ئەگە بەشی ئەومان وەرگرت بە وەزارەتمان وەرگرت با دەبێت لە حسە کورد وەرگین نەک لە حسەی تەحالفی کوردستانی ئەوە یەک لە بەسەرەکانە مەسەلەکەی دیکەش ئەوە بوو مەسەلەی ئێوەی لێژنە تەحزیریەکە ئەو میکانیزمە چێ داینە کە بەشدار نەکرد دەبایە بە میکانیزمەکەەوە بێ هەر کت لە یەکەیە لە ناو پەرلەمانە دەبێت بەشدار بێتەوە ئەو مەسلەیەکی وەتەنی نیشتیمانیە تەنها پەیوەندی نییە بە دووسێکتلەوە بەڕاستی حتا ئەگە یەک کەسیش بێ لەبەرەوەی ئەویش تەمسیلی جەماوەرێکەکە دەبێت ئەو میکانیزمەی کە دانرا بۆ ئەوەی بۆ ئەو لێژنە تەحزیریەی
برێن مؤتەمەری وەتەنی ڕاستی میکانیزمێکی غەڵەتە ئەوی دیکەژنا ئێمە مەسەلە لەوە نیە ڕاستی مەسەلەکە لەوەیە ئێمە دەبێت بزانین چه ئەجەندایەکمان هەیە چێ دێتە جێی مالیکی بۆچی ئێمەش دەمانەوێت مالیکی لا بین ئەوانە هەمووی پرسیاری گەورەنا ڕاستی ئێمە تەجروبەمان هەیە لەگە علاویە تەجروبەمان هەیە لەگە جعفەریە ئەوە لەگە مالیکیشمان هەیە مەسەلەکەی ئەسم بە قەناعەتی من مەسەلەکە بنیەی عێراقات عێراق دەوڵەتێکی مستەنع دەست کردە ئەو دەوڵەتە دەست کردە لەوەتی هەیە فەشەل بووە دەوڵەتێکی فاشیل بوو بۆ لەبەر ئەوەی نەیتوانیە ئاسایش بۆ خەڵکی عێراق دابین بکە نەیتوانیە پێکهاتەکانی عێراق حقوقی پێکهاتەکانی عێراق دابین بکە و نەشی توانیە دەوڵەتێک بێت کە دوا ڕۆژێکی گەشەی هەبێ مانای دەوڵەتێکی فاشیلە ئێستاش کە دروستە بێتەوە مەقسەد لێرە یەک تعلیق لەسەر قسەکەی کاک فەرهاد ئەوەیە ئەگەر بێت و مالیکی تەفەڕوت بە سونە بکە و دوایی بێت بۆ کورد من بە قەناعەتی من ئەو واقع نییە لەبەرەوەی بۆ واقع نییە عنیە بێتە عێراق بێتە دەوڵەتێکی فاشیل لەبەرەوەی عێراق ناتوانرێت بە قووەت دروست بکرێت ساڵە 90 ساڵە دەیانەوێت عێراق ببێتە دەوڵەتێکی یەکگرتو بە قووەت فەشەلی هینە ئێستاش عێراق ئللا بە یەک شێوە ئەتوانرێت ببێتە دەوڵەت بەوەیە کە پێک هاتەکانی عێراق ئاعتراف بە حقوق یەکتر بکەن و ئاعتراف بە یەکتر بکەن و بە حقوق یەکتری بکەن بەو شێوەیە ئەتوانرێت بە عێراق بێت نەوەک بە قووەت ناکرێتێ بۆیە من بە قەناعەتی من ئەگەر سیراعەکە لە بینی شیعە و سونەشە زیاتر قوڵ ببێتەوە کورد پێمە خەسارەوەمان نابێت کاتمان زۆر کەماوە کاک ئوسامە ئەگەر باسی مەسلەیەکی گرنگی کرد کاک محەممەد کە مەسلەکە عێراقە بنیادنانەوەی عێراقە باشە ئەم دەستورە یارمەتی دەر نەبووە بۆەوەی کە ئەم عێراقە کە دروست دەبێتەوە وا دروست بێتەوە کە جارێکی تر دیکتاتۆرێک حکمی نەکات بەڵێ ڕاستە بەڵام خۆ ئێستا وازە هەنووری مالیکی ینی هیچ بە دەستور ناکە دەستوری پراوێز کردەوە زۆر لە زۆر جار لە دانیشتن شتوا دەرێ با دەستور بخەینە لایەک و قسە لە واقع بکەیت یعنی ئەو پیاوە ئەگەر دەستوری جێبەجێ بکرد بە ئەو بنود و مادانی لە دەستوری ئەو ئەزمە ئێستا هەیە دروست نەدەبوو ئەوانە دەیانەوەی یەکڕزی کورتێک بدەن تەنانەت لە کاتی حوسێنە سەدی کە قسەی بە مام جەلالوت بوو کاتێک هەموو ئەندام پەرلەمانەکانی کورد چوونە دەرەوە ئەوانیش چوونە دەرەوە و لێدوانیشیان بوو ئەمە واقع ئەدەبی بگوترێت دڵنیاشم ئێستاش کە مەسەلەکە بێتە سەر یەکڕزی کورد ئەوان هەمان هەڵوێستیان دەبیت چوو پێری دکتۆر بایزی گوتی ئەگەر لادانی نوری مالیکی لەسەر ئیمزای ئێمە بۆستێ ئێمە ئامادەین ئیمزای بکەین دەچمە ناوبڕێک و دەگەڕینەوە ئازیزان ناوبڕێک و دەگەڕێمەوەلاتان